خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ کاپتن تارق عەبدوڕەحمان. زۆر جار گوتیتم ئێستا چێ لە من حازبی بە 2 دقەی پێچێنەوە. خۆ بەس تارق عەبدوڕەحمان گەمەی نەکردی لێکۆنە. خەڵکەکی زۆر گەمەی کردیە. ئەلو سڵاوت لێ بێ باش کاک سەفین. باش کاک سەفین. سەلامەتە ئینشەڵڵا. گەمەکمانەوە لەگە سلێمانی. باش. فاوڵێک بۆ هەڵێکوانە زلنا مەلعەبی سلێمانی. ئەمیش زەربە حەورە بوو. زمون هاوای دەکرد هەر چەند گۆڵ بکەی کەمە تاریخ ناگا بە حەما. مەمۆ محەممەد خەلیل. الله تاساندمی ئەوهانیە لەجێ خۆم تاسام. شێت بوو لەگە زەوراگەمان هەبوو هەموو دیفاعەکانی کردبووەوە. ئەمە بابا هەستە دوگە یەک کەسە پێتان نەجێ محەممەد خۆشنەوە. ئەمەش ئەگە مەکتەبەکان ریاض لە مەکتەبەکان دەست پێ بکاتەوە چ پێشان ئیبتیداییوانە ئەتۆ دەزانین چەند نادی دەبی. چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە.